بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان چوار ڕۆژی دیکە دوو هەڵبژاردن لە تورکیا بەڕێوە دەچن وا بڕیارە 24 مانگە هەرێکە لە هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی کۆمار لە تورکیا بەڕێوە بچن بە میوانداری بەڕێز دکتۆر عوسمان عەلی بەڕێوەبەری سەنتەری تاسک بۆ لێکۆڵینەوەی استراتیزی تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. لە 24 حوزەیران هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەمانی تورکیا بەڕێوە دەچێت. ئەم هەڵبژاردنە بۆ تورکیا چارنووتسازە بۆ پێی دوای گۆڕینی سیستەمی پەرلەمانی بۆ سەرۆکایەتی یەکەمین هەڵبژاردنە ئەنجامەدرێت. دوای هەڵبژاردنەکە سیستەمی سەرۆکایەتی ئەچێتە بواری جێبەجێکردنەوە. بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆماری تورکیا 6 کاندید کێبڕکێ دەکەن کە پێک هاتوون لە ڕەجەب طەیب ئەردۆغان کاندیدی پارتی داد و گەشەپێدان و پارتی نەتەوەپەرست، محەڕەم ئینجا کاندیدی پارتی گەلی کۆماری و مەڕاڵ ئەکشنەر کاندیدی ئیپارتی و دۆغۆ پرینچیک کاندیدی پارتی وەتەن و تەمەر کەرموڵڵا ئۆغڵۆ کاندیدی پارتی سەعادەت. دوای ئەوەی لە مانگی 4 ساڵی ڕابردوودا لە ڕاپرسێکدا گەلی تورکیا لە نێوان سیستەمی پەرلەمانی و سەرۆکایەتی سیستەمی سەرۆکایەتیان هەڵبژارد، سەرۆکۆماری تورکیا دەسەڵاتێکی زۆری هەیە بە پێی سیستەمە تازەکە. بە پێی سیستەمی سەرۆکایەتی سوپای تورکیا دەست وەرناداتە کاروباری سیاسی لە کاتێکدا پێشتر سوپا ڕۆڵێکی گەورەی دەگێڕا لە تورکیا و چەندین کودەتاشی ئەنجام داوە. لەلایەکی ترەوە هەڵبژاردننی پەرلەمانی تورکیا لە 24 مانگ لەگەڵ هەڵبژاردننی سەرۆکایەتی بەڕێوە دەچێت و دە پارتی سیاسی کێبڕکێ دەکەن بۆ بەدەستهێنانی 60 کورسی پەرلەمانی تورکیا لە کاتێکدا پێشتر ژماری کورسیەکان 550 کورسی بوو. لە هەڵبژاردنەکەدا دە پارتی سیاسی بەشداری دەکەن و دوو هاوپەیمانیش لە هەڵبژاردنەکەدا تۆمار کراون و پارتە سیاسیەکانیش بۆ گەیشتن بە پەرلەمان پێویستیان بە بەدەستهێنان لە سەدادەی دەنگەکان هەیە. لە هەڵبژاردنەکەدا هەرێکە لە پارتی داد و گەشەپێدان و پارتی نەتەوەپەرست هاوپەیمانێتێکیان بە ناوی هاوپەیمانی گەلەوە پێکهێناوە و هەرێکە لە پارتی گەلی کۆماری و ئیپارتی و پارتی سەعادەت و هاوپەیمانی میلەتیان دروست کردووە. هەرێکە لە پارتی دیموکراتی گەلان هەدەفە و پارتی دۆزی ئازاد هوداپار وەک دوو پارتی کوردی لە تورکیا بە لیستی سەربەخۆ بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی تورکیا دەکەن. ڕۆژی 24 حوزەیران هەڵبژاردن بۆ سەرۆک کۆماری تورکیا و پەرلەمانی ئەو وڵاتە بەڕێوە دەچێت کە لە کۆی 80 ملیۆن کەس 59 ملیۆن و 400 هەزار کەس لە 81 پارێزگای تورکیا مافی دەنگدانیان هەیە. جارێکتر سڵاوتان لەوێت بەڕێزان کاک دکتۆر عوسمان زۆر سوپاس بۆ بەشداری بەڕێستان کە لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمان بەشداریت. سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی تورکیا کەوا بڕیارە 24 مانگە بەڕێوە بچێت ئەم هەڵبژاردنە بۆچی بۆ تورکیا گرینگەوە بۆ مەسەلەی کوردیش چ کاریگەریەکی هەیە لە تورکیا؟ بەناوی خوای گەورە و مهرەبانەوە بەڵێ ئەم وەکوڵێ ئەم هەڵبژاردنە بەڕاستی وەچەرخانێکە لە مێژووی تازەی تورکیا لە 1923ەوە لە تورکیا ڕژێمی کۆماری پەرلەمانیمانەیە. دوای ئەم انتخاباتە بە شێوەیەکی ڕەسمی ئەو دەستوری تورکی کە هەموار کرا لە 2017 جێبەجێ بێت و ئەبێتە سیستەمێکی سەرۆکایەتی. ئەمە گۆڕینێکی سەرتاسەریە لە ڕژێمی سیستەمی سیاسی تورکی و لە هەموو بوارەکان تەسیریە بێت و لە پرسی کوردش بە تایبەتی بەڵێ زۆر تەسیری دەبێت. بەڵێ کاک دکتۆر تایبەتمەندەکانی ئەم سیستەمە تازەیە چین کە بەڕێز دەڵێ لە 1923ەوە لە تورکیا سیستەمی پەرلەمانی پێڕێکراوە بەڵام دوای 24 مانگە سیستەمی سەرۆکایەتی لە تورکیا دەچێتە بواری جێبەجێکردنەوە. یعنی جیاوازەکانی چێ لەگەڵ سیستەمەکەی پێشووتر ئەو جیاوازانە چین کەم سیستەمە لەگەڵ خۆی دەهێنێت بۆ تورکیا؟ یعنی خۆی ئەگە براوردی بکەین لەگەڵ سیستەمی پێشوو سیستەمێکی پێشوو ئەوەی هەبوو لە تورکیا ئەو سیستەمە پارلەمانیە
بەڕاستی سەرکەوتوو نەبوو. ئەگە سێری تاریخی سیاسی تورکیا بکەی لە یەکەم جارەوە لە 1970 ڕژێمێکی دیکتاتۆری یەک حزبی و یەک قاید مستەفا کەماڵ حکومەکە، دوای ئەوە ئەسمەت ئەنینۆ هەر بە هەمان شێوەی دیکتاتۆریەت یەک حزبە بێ لە پەنجاکانەوە حتاکو 2002 تورکیا لە قەیرانێکی سیاسی زۆر گەورەیە، سێ ئینقلابی عسکەریە کرێت، شەڕی ناوخۆوە بێ، شەڕی چەپ و ڕاست، شەڕی کۆمونیست، شەڕی ملەتە با بڵێن ڕەگەزپەرستەکان، شەڕی کورد و تورک، یان بەڕاستی هەموو دائیمەن بە جۆری ئەو سیستەمە پەرلەمانیە حزبێک نەبوو براوە بێ کە بتوانێت حکوومەت بە تەنیا تشکیل بکە، لەبەرەوە مەجبورە بوو حکوومەتی کوالیسیۆن تشکیلەکرا و ئەو حکوومەتانە هەمووی فاشل بوون، سەر نەکەوتوو بوون. لەبەرەوە یعنی هەرچی بیرروڕایەکمانە بێ دەربارەی ئەردوغانەوە مەسەلەیەکی ترە، بەڵام سیستەمی سەرۆکایەتی بەڕاستی سیستەمێکی باشترە، گونجاوترە بۆ تورکیا ئەگە سێری ئەم ڕابردووە بکە. جا چی فەرقیە بێ؟ یەکێک لەوانە لە دوای ئەم سەرکەوتنە هەرچی سەر کێ بێتە سەرۆک کۆمار ئەردوغان بێیان هەری کێ بێ ئەو حکوومەت تشکیلەکرێ، ڕئیسی وزەرا لەدەست ئەوە بێ، ئیلغای پەرلەمان تا ڕادەیەک حەقی ئەبێت لە ظروفێکی تایبەتدا ڕئیسی کۆمار ئەو پەرلەمانە ئیلغا بکات. قەوانین بەعزە یاسایەکەیە با بڵێن سوڵتاتی تەشریعی بە جۆرەی چەند قانون بە جۆرەی ئەو هەموارانەی کە کراوە لە دەستوری تورکی ئەوە ئەدرێتە با بڵێن حکوومەتی تەنفیدی. زۆر شتتر هەیە لە بواری عسکەر، یعنی لە دوای ئەم سیستەمە عسکەر هیچ ڕۆڵێکی نامێنێ لە ئیدارەی دەوڵەت، لە مەجلسی با بڵێن ئەمنی قەومی تورکی، لە سیستەمی قەضایی سەرۆک کۆمار ئەتوانێ قازیەکان دابنێت، ئەتوانێ زۆر شت بکە لە بوارینەوە. لەبەرەوە زۆر خەڵکەیە ئەوانەی با بڵێن لە دەرەوەی تورکیان نارەکانی تورکیا ئەڵێن ئەمە تورکیا بەرەو سیستەمێکی تۆتالیتارین و دیکتاتۆریەت ئاباد. بەڵام بە بۆچووری من کە براوردێکی لەگەڵ دەستوری ئەمریکی یان لەگەڵ دەستوری رووسیای فدرالی هیچ جیاوازێکی ئەوەی تیاریە، چونکە سیستەمی پەرلەمانتاریش ئێستش زۆر سەلاحیەت هەیە، حتا بە جۆرەی ئەم دەستورە تازەیە کە جێبەجێ ئەکرێ لە دوای هەڵبژاردن، پەرلەمان حەقی هەیە سەرۆک کۆمار تاعن بکە پێی و حتا ئەگەر با بڵێن دوو لە سەرسێی دەنگەکانە بێ ئەتوانێ وەکو بڵێ لایدا لە سەرۆکایەتی کۆمار، یعنی سیستەمێکە دیکتاتۆریەتێکی مطلق نییە وەکو نەیارانی ئەردوغان چی لە ژیرەوە چی لە دەرەوە دەیڵێن. بەڵێ بەڵام کاوی تۆ زۆرێکیان بازۆ دەکەن لەو ڕۆ ڕەنگە سیستەم کە بەرز دەڵی سیستەمی سەرۆکایەتی لە تورکیا هاوتە لەگەڵ رووسیا و لەگەڵ ئەمریکا، بەڵام دەڵێن ڕەنگە ژینگەی تورکیا جیاوازتر بێ و دەرفەت بۆ تاگڕەوی و دیکتاتۆریەت بڕەخسێنێت. ئەمە تا ڕادەیەک ئەمە زۆر خەڵکە وا دەڵێ، بەڵام مامەسا حەکیم ڕژێمی با بڵێن سیاسی لە تورکیا دام و دەستگا دیموکراتیەکان وەکو بڵێ جذوری خۆیان هەیە، بەو ئاسانی نییە ئەردوغان بتوانێت ببێتە دیکتاتۆریەت ببێتە دیکتاتۆر، بەڵکو ئەگەر 10 ساڵتری بمێ ئاوا و زروف شەروا بڕوە، بەڵام بەڕای من شعبی تورکی تا ڕادێک قیاسن بە ملەتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شعبێکە دیموکراسیەت تیادا چەسپاوە، بەو ئاسانیە نییە، یعنی دوای هەر طبیعەتی شعبی تورکی زەحمەتە قبول بکە بە سیستەمێکی دیکتاتۆری. ئەوە من لەگەڵ ئەو ڕایانیم. بەڵە بەس کاوی تۆ سەبارەت بە مەسەلەی کورد کە بەرەز وتت
سیستەمی سەرۆکایەتی کە لەم هەڵبژاردنە چێتە بواری جێبەجێکردنەوە کاریگەری باشێ بۆ سەقامگیری لە تورکیا بۆ مەسلەی پێکێنانی حکوومەت لە تورکیا بەڵام ئەی بۆ مەسلەی کورد یعنی لە چ ڕوانگەیەکەوە سیستەمی سەرۆکایەتی بە بۆچوونیەوە باشترە بۆ پرسی کورد یاری خۆی لەیرەدا ئەگەر هەروەکووتمان تۆزە پێشستا ئاماژەمان پێی کرد سیستەمی پارلەمانتاری کێشەیەکی سیاسی بۆ هەموو تورکیا خۆڵقاندم و قەیرانە بوو لەگەڵ قەیرانی سیاسی قەیرانی ئابووریە بوو لەگەڵ قەیرانی ئابووری تێرۆر هەبوو لە هەموو تورکیا وەزعەکە مستەقر نەبوو ئەحزابی با بڵێن یەمین زۆر جار کە دیژە کوردن ئەجندەی خۆیان فەرزە کردە سەر حکوومەتە کوالیشنەکان بەڵام من وەکو ئەیبینم لە دوای ئەم هەڵبژاردنە ئەگەر حکوومەتی دادوگەشە پێدان و ئەردۆغان خودی خۆی بیباتەوە لەم هەڵبژاردنە پێویستی بە دەنگی یەمین نامێنێت و ئەتوانێت چەند با بڵێن دەست پێشخەرێک بکات بەرامبەر پرسی کورد بۆ وا دەڵێم چونکە بەدیلەکانی تاکو ئێستا هیچ تریان نییە کاکە بابین مامۆستاحەچون بابین هەفتەیە بەلە ئێستا ئەردۆغان لە دیاربەکر بوو وتی کورد پێویستی بە دەوڵەت نییە چونکە ئەم وڵاتە کۆماری تورک و کووردە ئەمە هەرچەندە ئەمە حملەیەکی انتخابیە بەس لە سیاقی تورکی ئەمە ئەوەی شارەزای بارودۆخی تورکایە هیچ سەرۆک کۆمارێک نەیوتووە ئەم کۆمارە کۆماری کوردە تورکە وتوانە ئەمە کۆماری تورکە و تورکش ینی وەکو ملەتێکی وەکو ئێتنسیتی وەکو عێرق حساب کراوە ئەمە بەڕای من ئەمە بەڵگەیە یعنی پارتی دادوگەشە پێدان بەداخشەوە و خودی ئوردەغان لەم دوسێ ساڵە نەتیجەی ڕەتفعل و نەتیجەی فشارێکی دەرەکی تۆزێ لەو دەستکەوتانەی بە کوردی داوە پاشەکشاکە ئەوە هیچ ئینکار ناکرێت ئەوە سیاسەتێکی هەڵەیە بەڵام ئێستاش بەدیلەکانی هیچیان لە ئوردەغان زیاتر هیچ تریان نییە یان من ئەڵێم ئەگە ئوردەغان و پارتی دادی گەشە پێدان بۆیان هەڵکەوێت بەڕەوی من ئەو توندتیژەی ئێستا بەرامبەر کوردەیە کەمە بێتەوە و ئەو مافەیان ئەو دەستکەوتانەی کوردێتی بەردەوامە بێلێ و زۆرش من خودی خۆم و چەند هۆکارێک شەیە کە لەو قەنەعەتم لە دوای هەڵبژاردن دەست پێشخەریە بێ نەک بەرامبەر بەس کوردی باکوور بەڵکو هەرێمی کوردستانش من لەگەڵ ئەو مستەشارانەی ئوردوغان لە تورکیا لەم دوسێ مانگە دانیشتومە قسەم کردووە لەگەڵیان یعنی هەرچی دەڵێن بەرامبەر بە تایبەتی هەرێم ئەڵێن ئەم شتانە جارێ ناکرێ لەبەرەوەی تەخالفێکمانەیە تەخالفێکی انتخابی لەگەڵ پارتێکی نەتەوە پەرست بەڵام لە دوای انتخابات پارتی دادوگەشە پێدان شتیان پێ بەڕاستی لە 1940 کەوادری ناوڕاست لە پارتی دادوگەشە پێدان کوردن یعنی بەڵێ هەستی کوردایەتیان وەکو پارتێکی نەتەوە پەرست نین بەڵام هەیانە مەثەلەن بۆ نمونە لە دیاربەکر چەند ئەندامێکی پارتی دادوگەشە پێدان لەگەڵ ڕەفەراندۆمەکەی کوردستان بوون هەرچەندە ئەوردەغان دژی بوو لەبەرەوە من ئەڵێم حتا ئەو کەوادرانەی نەناو پارتی دادوگەشە پێدانن هەستێکیان هەیە کە وەزعی کورد ئەبێ بەرەو باشتر بڕوە جگەلەوەش وەزعی دەولی ئەوە قبول ناکە کورد بە وەزعی ئێستای بەردەوام بێ بەڵێ بەس کاکتۆر هەندێکیانێک لە شارەزانی کاروباری تورکیا دەڵێن ڕەنگە کاندیدەکەی پارتیگەلی کۆماری محەڕەم اینجا بەدیلێکی باشتر بێت لە ئەردۆغان بۆ مەسەلەی کورد چونکە ئەویش باز لەو دەکەت کە دەیەوێت کێشەی کورد چارەسەر بکە و شکۆ بۆ کورد بگەڕێنێتەوە چونکە پێیان وایە لەم ساڵانی دواییدا ڕەجەب تەییب ئەردۆغان کۆمەڵێک تیژی بەرامبەر بە کورد لە باکووری کوردستان هەتا لە ڕۆژاوی کوردستانیش ئەنجام داوە ئەمە کاریگەری خراپی لەسەر پرسی کورد نەبووە
بەڵێ باوا بڵێن ئەو لە محەڕەمینجا من زۆر بەوردی لەو تارەکانی ئاگادارم بە هیچ جۆرێ هیچ پرۆگرامێکی نەوتوە چۆن کێشەی کورد حەلەکە ئەڵێ من بە 6 مانگ پرسی کورد لە تورکیا حەلەکەم چۆن ناڵێ دوای ئێمە سەیری ڕابردووی ئەو حزباکەین ئەو حزبە لە 1923ەوە حتاکو 2002 یان خۆی یان بەشێ لەو حزبانە ئەوان بۆ ملەتی کوردیان چەوسانەتەوە ئەو پرسی کورد لە تورکیا بەرهەمی سیاسە بە هەڵەکانی پارتی گەلی کۆماریە پارتێکی ئەلمانین جگەلەوەش کە ئەلمانین پارتێکی نەتەوە پەرستی کەمالستن حتا لە ئەجندەی ئینتخابیانە قەدەغەیە زمانی کوردی بەکاربێنێ اینجا ئەگەرەوە قیاس بکەی لەگەڵ پارتی دادوگەشە پێدان پارتی دادوگەشە پێدان تاکو ئەمڕۆژ یعنی دەستکەوتێکی کورد توانێتی دەستکەوتێکی باشی دەستکەوێت قیاسن بە حکووماتی پێشوو ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە ئێمە با سێری کورد وەکو ملەت سێری بکەین کریژدەڕۆڵە سەرۆکی پارتی گەلی کۆماری ئەڵێ ئەگەر من لەم هەڵبژاردنە بیبەمەوە ئەڵێ من تەحالوفێکەکەم لەگەڵ کێ لەگەڵ بەغدا و تاران و دیمەشق ئەوە معنای ئەم تەحالوفە ئەگەڕێنەوە حلفی بەغدا حلفی بەغدای 1955 و ئەو تەحالوفە بەڕاستی دژی ملەتی کوردە بێ دژی دەستکەوتەکانی ملەتی کوردە بێ یعنی ئیستا تورکیا ئەڵێ هاوبەش ئەمەلیاتەکەی نەگەڵ بەغدا دژی پەکەکە یان لەگەڵ ئێران ئەمەلیاتەکەی بەڕاستی وانە یعنی ئێران و بەغدا زۆر پێیان خۆشە پەکەکە بمێنێتەوە و تورکیا هەر زعیف بێت و نانیشەوێ پرسی کورد بە هیچ جۆرێک لە تورکیا بە شێوەیەکی ئاشتی ئەوەی شارەزای پرۆسەی ئاشتیە بە وردی ئەزانێ ڕژێمی سووری و ئێران لە دوای ئەوە بوون کە ئەو پرۆسەیە فەشەل بێنێت بەڵێ کاک تۆر سەبارەت بە مەسلەی دوایی دێن سەر ئەوەی کە ڕەجەب تەیب ئەردۆغان دەتوانێت جارێکی تر لە خولی یەکەم سەر بکەوێت بەس سەبارەت بە کاندیدەکان مەسەلەم جارە کاندیدی کوردی سەلاحەدین دەمیرتاشێ و پارتی گەلی کۆماری کاندیدی هەیە و ڕەجەب تەیب ئەردۆغان و سێ کاندیدی دیکەش لە تورکیا هەیە پێ دوایە چۆن دەبێت ینی دەنگی سەبارەت بە ڕۆڵی کورد لەو ئاڵبژاردن دەنگی کورد دەتوانێت گلاکەرەوە بێ لە مەسەلەی کاندیدەکان بۆ سەرۆکاتی بەڵێ ینی خۆی دەنگی کورد لە هەڵبژاردنەکانە لە ١٠٠ تا 18 بۆ 21 ئەمە کۆی دەنگی کووردە با بڵێن لە هەڵبژاردن لە تورکیا اینجا لە ڕابردوودا بە تایبەتی لەو ئیسیفتایی لەو ڕاپرسی کرا بۆ دەستور پرسی کورد بڵێم دەنگی کورد بەڵێ یەکلاکەرە بوو لە ساڵحی ئەوەی کە ئەو ئیسلاحاتە نەکرا لە دەستور لە ساڵحی سیستەمی سۆرۆکایەتی و لە ساڵحی ئۆردۆغان دەنگی کورد بەڵێ زۆر گرنگ بوو و لەم هەڵبژاردنەش لە هەمان شت دەنگی کورد گرنگە بێ بەڵام کەی گرنگە بێ ئەگەر ئۆردۆغان لە دەوری لە جەولەی یەکەم لە خۆلی یەکەمدا دەرنەچێ بچێتە خۆلی دووەم و وەکو دیارە ئینجا محەڕەم ئینجا و ئۆردۆغان ئەچنە دەوری دووەم جەولەی دووەم بە گوێرەی زۆربەی ڕاپرسەکان ئەلەوەش تاکو ئیستەوا دیارە هەر ئۆردۆغانەی باتەوە بەڵام پرسی کورد چکە هین ببورە پارتی گەلانی دموکرات هەدەپا دیموکراتی وتیان بەڵێ وتیان ئێمە لە جەولەی دووەم دەنگ ئەدەینە محەڕەم ئینجا یان ئەوەی کاچێتە جەولەی دژی ئۆردۆغان بەڕێی من ئەمە سیاسەیەکی هەڵەیە ئەتوانێ پارتی چکە وەکو دیارە شتەکە حتمی ئۆردۆغانەی باتەوە ئێمە بۆچی مووقفێ تەجیل کەین دژی ئۆردۆغان ئەزانیش ئەوە لە دوا ڕۆژە
دەسەڵات لەدەست ئەوە بێ بەڕێی من باشتر بوو پارتی گەلانی دیموکراتی بڵێت ئێمە لە دەوری دووەم بە هەندەرانی خۆمانەڵێن سەربەست بن دەنگ بچێدەن. بەڵێ وەکو کورد کە بەرەز وتت لە سەدا 21 کە بۆ نمونە ڕێژەی دەنگدەرانی کورد هەژدە بۆ لە سەدا 21 لە هەڵبژاردنەکانی پێشتر مەسەرەن لەو لە سەدا 21 چەندی دەنگی بە پارتی دموکراتی گەلان هەدەپەداوە چەندی دەنگی بە پارتی دادوگەشە پێدانداوە پێ دوایە ئەم جارە بەپێی ڕاپرسیەکان چۆن دەبێت دەنگی کورد چۆن دابەش دەبێت بۆ هەم بۆ هەڵبژاردننی سەرۆکاتی و ئەم پەرلەمانیش. بەڵێ یعنی ئێمە ئەبێ بە وردی سێری نەخشەی تورکیا بکەین و ئەو هەرێمانەی کە کوردی تایە یعنی لە 2000 لەو انتخابات لەو هەڵبژاردنانەی کراوە لەو کاتەوە پارتی دادوگەشە پێدان لە دەسەڵاتە هەتاکو ئەمڕۆ چی ڕاپرسیەکان چی هەڵبژاردنەکان لە 150 زیاتر 50 بۆ 51 دەنگی کورد چوە بۆ پارتی دادوگەشە پێدان بەڵام تەنها لە هەڵبژاردننی مانگی 6 2015 52 لە دەنگی کورد چوو بۆ پارتی گەلانی دیموکراتی لەبەرەوە لەم انتخاباتەش وەکو لەم هەڵبژاردنانە بە جۆرەی ڕاپرسەکان بێت هەمان شێوا بێت بە خودی بەس پارتی گەلانی دیموکراتی بەس دەنگی کوردی نییە بەڵکو دەنگی چەپی تورکیش هەیە لەبەرەوە ئەمما بەنسبەتی کورد یعنی زۆر زەحمەتە لە چەند شارێکەیە کورد و تورک ئەژێت لە چەند شارێکەیە کورد و عەرەب ئەژێت 4 ملیۆن کورد لە ئەستانبوڵە لەم شوێنانە دەنگی کورد بە شێوەیەکی گشتی لەو شارە با بڵێن کەوا سرف کوردی نییە دەنگی کورد زیاتر بۆ پارتی داد و گەشە پێدان دراوە لە ڕابردوو و پێشبینی شەکرێ لەم هەڵبژاردنەش هەمان شت ڕوەدا ئەمما ئایا پارتی هەدەپا چانسی هەیە بە گوێرەی ئەو ڕاپرسیرانە کە کراوە لە تورکیا تاکو ئەمڕۆ لە بین 9 بۆ 10 یعنی لە قەراغە ئایا ئەتوانێ ئەمە ئەو سەقفە انتخابیەی طبعا لە تورکیا هەر پارتێکی بێلەهین بێت لە تەحالوف نەبێ سربەخۆ بێ بچێتە ناو انتخاباتەوە ئەبێ لە 110 دەنگەکان بێنێ بە جۆرەی ڕاپرسیەکان زۆر زەحمەتە اینجارە پارتی گەلانی دیموکراتی لە 110 زیاتر بێنێ و ئەگەر بێنێتش دا بۆ 10 و ئەگەری نهێنانشی زۆر بەقوتە لەبەر چەند هۆیەک لەو هۆیانە یەکێک لەوانە ئەندامێکی ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە قسەر سەرۆکارەکانی ئەوەی کایە مەترسیەیە کا دەپەنەگاتە پەرلەمان و بەربرسی لە سەدادا تێنەپەڕێن دەگەڕێمە و لای بەڕست بەڵە بینەرانی بەڕست ناوبڕێک و دەگەڕێنە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. گروپی کۆمپانیەکانی نوێکار
بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37 فانسینێت ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکات و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە ماش و نیسکونۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش هەمە شازەکانی ئەسپیڕەش هەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکی تر سڵاتان لەبێت بەرەزان کاک دکتۆر ئەگەر بگەڕێمەوە لای بەرز سەبارەت بۆی کە پێشتر بەرەزت باست لەو کرد پێش ناوبڕەکە کە مەترسیەوەیە کە هەدەپە نەتوانێت لە سەدادەی دەنگەکان بەرز بێنێ بچێتە پەرلەمانی تورکیا بەڵام بەشێکیش لە خەڵک بە چاودێرانی کاروباری تورکیا پێیان وایە ئەم جار ڕەنگە دەنگی هەدەپە زیاد بکات بۆ نمونە دوای و توندوتیژیانی حکوومەتی تورکیا لە باکووری کوردستان بۆ نمونە لە ڕۆژاوای کوردستان و بۆ سەر قەندیل پێدوانی ئەم جارە دەنگەکانیان زیاد بکات بۆچی مەترسیەیە کە نەگەن بە پەرلەمان با بڵێن ئەوانەی کەوا مراقبەی وەزعی سیاسەتی تورکیەکەن لە دەربارەی کورد چی لە قەندیل چی لە باکووری کوردستان و چی لە عەفرین و چی لە ناو خودی تورکیا بەڵێ پارتی دادوگەشە پێدان پاشەکشەیەکی پێدا دیارە لەو دەستکەوتانەی کە بەرامبەر کورد کردێتی ئەوش لەبەرەوەی هەڵپەیمانەتی کردووە لەگەڵ پارتێکی نەتەوە پەرست بە ناوی مەهاپا لە تورکیا پێڵێن مەهاپا ئەمە وای لێ کردووە حتا لە چەند شوێنێکە سیاسەتی ئەسیمیلیشنی کۆن جێبەجێ بکات ئەمە وای کردووە لە خەڵکێکی کوردی زۆر حتا کوردە محافظکارەکان ناڕەحەت بن لەو سیاسەتە بەڵام ئەگەر بین ئەو فاکتەرانی کە دژی پارتی گەلانی تورکی دیموکراتی سێرکەین دژی کە کارەکەن دژی ئەو چەند فەقەرێکن چەند خاڵێکن یەکێک لەوانە سەرکردایەتی ئەم پارتە هەڵەیەکی مێژوویی کرد کە لە وەختیا لەگەڵ حکوومەتی پارتی دادوگەشە پێدان لە جاتیەوەی بچێتە حکوومەتێکی کوواڵێشنەوە هەسا بە ئەجندەیەکی چەپی هەڵا
ئامانجی خۆی کردە ئەوە ڕوخاندنی ڕژێمی پارتی داد و گەشە پێدان لەبەرەوە خەڵکێکی زۆری محافزکاری کورد پێی ناخۆش بوو کە ئەو ئەجندە چەپیەی تورکیا بە پارتێکی کوردی بکرێت ئەمە فقەرەیەکە فقەرەی دووەم لەو بەلەدیانەی کەوا لە دەست هەدەپە بوو سەرکەوتو نەبوون لەبەر دوو هۆکار هۆکارێکی ئەوەش بوو حکوومەت یارمەتیانی نادا بە جۆرەی پێویست هەتاکو سەرکەوتو نەبن بەشێکی دووەمشی تا ڕادێک گەندەڵی هەبوو لەو بەلەدیانەی لە با بڵێن لە باکوور بوو فاکتەرێکی ترش کە ئەوش لە ساڵحی هەدەپە نابێ لە ماڵ بژاردنە ئەوش 11 سەرکردەیان و ئەندام پەرلەمانیان لە بەندیخانەیە 3500 ئەندامی با بڵێن کادری کارایان لە بەندیخانەیە ئەمە تەسیرەکە لە جوولانەوەیان لە تعبیە و جوولانەوە و ئەمەش فاکتەرێکەیە فاکتەرێکی ترشەیە ئەوش لە ساڵحی ئەوش نییە ئەوش ئەوەیە لە دوای 2016 پەکەکە بە سیاسەیەکی هەڵا شەڕی بردە ناو شار و شارۆچکەکانی باکوور بەسایی ئەوەوە ئەو منتیقانە وێران بوون هەزارەها خەڵک بۆکو بڵێ لە جێگای خۆیان دەرکران ئابووری منتیقەکە فەوتاوە لەبەرەوە خەڵکەکە خەڵکێکی کورد لە باکوور ئەڵێن ئەمە سیاسەی هەڵە بوو بۆچی پەکەکە ئەو شەڕێنە ناو شارەکان طبعاً هەدەپەش هیچ هەموو کەسێکە زانێ هەدەپە با بڵێن پارتێکی پەکەکەیە ئەمە هەموو کەسێک ئەو شتە لە کەس ناشارێتەوە لەبەرەوە من ئەڵێم وەزعی هەدەپە ئەگەر بتوانێ لە سەتادەیەکەی بێنێ باشە بەڵام ئەوەش ئەبێ ئاگادار بین حکوومەت مۆنۆپۆلی ئەعلامشی هەیە حتا لە منتقە کوردیەکان لەبەرەوە ئەعلامش پرۆپەگەندەی انتخابیش تا ڕادێک لە ساڵحی هەدەپە نییە بەڕاستی هەدەپە وەکو ئەڵێن من خۆم هیچ بەڵگەیەکم بشم نییە ئەڵێن وەکو من بەڵگەم نییە ئەڵێن ئوردوغان لە دانیشتنیەکی پارتەکەی خۆی لە ئادانا و تێتی ئەبێ هەموو شتێک بکەین کە هەدەپە نەتوانێ لە سەتادەی سەقفەکە جێبەجێ بکات ئەگەر ئەو کاتە هەدەپە نەتوان لە سەتادەی ڕێژەی هەڵبژاردن بێنێت ئەو جارە دەنگی ئەو دەنگانەی لە باکوورە زۆربەی بۆ پارتی داد و گەشە پێدانەچێت بەڵێ زۆر باشە کاکتۆ بە سەبارەت بە پارتە کوردیەکان تەنها هەدەپەیە کە بەشداری دەکات یاخود باز لە هودا پاریش دەکرێت ئەو کاریگەری هەیە لە باکووری کوردستان کە ئێستا ویش بەلیستێکی سربەخۆ هاوشێوەی هەدەپە بەشداری هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی تورکیا دەکات یعنی خۆی بەڵێ پارتی هوداپار لە زۆکۆیە بەڵام هەدەپە زۆربەی سەرکردەکانی ئەم حزبەی لە هەڵبژاردنەکانی پێشوو تیرۆرە کرد طبعاً هەدەپە نەک هەدەپە پەکەکە با بڵین قبول ناکە هیچ پارتێکی کوردی سەر هەڵبدا لە باکووری کوردستان لە خۆیان زیاتر لەبەرەوە زۆربەی سەرکردەکانی هوداپار و هەڵبژاردەکانیان بۆ انتخاباتی پێشوو ئەکوژران تێرەرەکران لەم هەڵبژاردنە هەن بەڵام یعنی ئەگەر زۆر بێنن لە 100 بۆ لە 102 با بڵێن هەڵبژاردنەکان دێنن وە لە منطقەی کوردی باوەڕ ناکەم یعنی احتیمالە بێنن لە باتمان لە چەند شوێنێکەیە ئەم پارتە بە قووەتە لە دیاربەکر بەڵام قیاسن بە پارتی داد و گەشە پێدان یان هەدەپ ناتوانێت دەستکەوتێکی ئەو تۆی هەبێت بەڵام ئەم جارە پێشبینی ئەکرێت محافظکارە کوردەکان دەنگ بدەن بە پارتی سەعادەت سەر لە نوێ تاوان پارتی سەعادەت
پارتی ڕەفای کۆنە و لە وەختیا لە منطقەی کوردی دەنگێکی زۆری هەبوو دوای ئەم دەنگانە چوو بۆ پارتی داد و گەشە پێدان بەڵام پێی ئەچێت ئەم جارە پارتی سەعادەت لە باکوورە بەشێ لە دەنگی محافزکارەکان بگرێت. بەڵێ زۆر باشە کاکتۆر سەبارەت بە مەسەلەی کورد هیچ بۆنم لە بانگشتی هەڵبژاردننی پارتی دادوگەشە پێدان و باز لەوەکی کەدە پارتی سیاسی بەشداریەم هەڵبژاردن دەکەن بە هیچ دەقەیەک بۆنمە لە بانگشەی نووسراوی هەم بۆ هەڵبژاردننی سەرۆکاتێن بۆ پەرلەمان باسی مەسەلەی کورد کراوە ئەم جارە بەڕوونی لەلایەن پارتەکانەوە چۆن باس کراوە مەسەلەی پرسی کورد وە دۆزنیەوەی چارەسەرێک بۆ پرسی کورد. یعنی باوا بڵین پارتی سەعادەت تەنها پارتێکە بە ڕاشکاوی ئەڵێ من بێمە سەر حکوم مافی کورد ئەدەم بە ماف بە خوێندن بە زمانی کوردی لە قوتابخانەکان لەگەڵ زمانی تورکی کوردی بخوێنرێت بە شێوەیەکی ڕەسمی. پارتی دادوگەشە پێدان ئێستا ئەو مافەی داوە بەڵام ئەڵێ بە شێوەیەکی ڕەسمی نییە ئەڵێ اختیاریە یعنی لەو شارە کوردانەی لە پەروەردەی دیاربەکر و ماردین و ئەو شوێنانە کۆرسی زمانی کوردی هەیە بەس کۆرسێکە با بڵێن اختیاریە خۆت ئەچی وەرەگری یعنی بە خوێندن بە شێوەیەکی ڕەسمی فەرز نەکرا ئەمە یەک بە نسبەتی پارتی دادوگەشە پێدان لە خیتابەکەی لە وتارەکەی ئوردوغان لە دیاربەکر وتی مافی خۆتانە بە زمانی خۆتان قسە بکەن و لە دام و دەستگای دەوڵەت بەکاری بێنن ئەمە طبعاً پێش ئەم وتارەش وتراوە و کراوە بەڵام ئەوەی کورد داوایەکە زمانی کوردی لە دەستوری تورکی بە شێوەیەکی ڕەسمی بناسرێت بالمناسبە لە دەستوری تورکی ئەڵێ لە جگە لە تورکی چەند زمانێکی تر هەیە ئێمە بە شێوەیەکی ڕەسمی ئەیناسین ئەو زمانێت تر بەڕاستی ئیشارەیە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بە زمانی کوردی بەڵام نەک بە شێوەیەکی ڕاستەوخۆ هیچ ئەجندەیەک هەروەکوتم پارتی گەلانی کۆماری گەلی کۆماری ئەڵێ من لە ناو 6 مانگدا پرسی کورد جێبەجێ بڵێ بە شێوەیەکی ئاشتی چارەسەرەکەم بەڵام چییە و چۆنە من سێری با بڵێن ئەجندەکەیانم کرد ئەجندەیەکی و کراوە نییە بالمناسبە حتا پارتی هەدەپ خۆی بە پارتێکی کوردی ناناسێت و ئەجندەکەیشی تا ڕادێک ئەجندەیەکی چەپی سۆشیال دیموکراتە و تاکو ئەمڕۆژ زۆربەی ئەندامانیان کە لە پەرلەمانی تورکین زۆربەیان غەیری کوردن نەک کوردن. بەڵ ینی لە بەرنامەی هەدەپەی شتێکی بۆ کوردیتیان نیە بۆ نمونەوە و شتێکی نووسراو لە بۆ بانگەشی هەڵبژاردن بە کورتی بێسپاس دەکەم بە شتێکی ئەڵێ بە پرۆسەی ئاشتی ئەبێ پرسی کورد حەل بێت ئەم شتانە ئەڵێ ئاشتی و ملەتەکانی چەساوە لە تورکیا مافی خۆیان هەبێ داد پەروەری هەبێ باسی ئەواناکە و لەبەرەوە ئەوانەی کەوا با بڵێن کەمایەتی ئاینیەکان ئەوانەی کەوا بە کوردی خۆمان ئەڵێن شذوذی جنسیانەیە یان چەند کێشێکی کۆمەڵایەتیان هەیە ئەوانە ئەندامی چالاکن و لە سەتا دەی ئەندامانی هەدەپ ئافرەت و ئەم جەماعەتانن کەوا چەپی تورکن. بەڵێ کاکتۆر کاتمان کەمەوە گەر بە کورتی وەڵامی چەند پرسیارێکی ترمان بدەیتەوە سەبارەت بە مەسەلەی کورد بۆچی کە بەرەزوتت کورد لە سەدا بۆ نمونە 21 دەنگدەرانی تورکیا پێک دێنێت باز دەو دەکەێت 13 ملیۆن دەنگدەری کورد ئەگەر هەڵە نەبم ئەم جارە مافی دەنگدانێنەیە بۆچی تەنان نیوە دەنگ دەدات بە پارتی هەدەپ نیوەیەکەی تر دەنگ دەدات بە پارتەکەی ئۆردۆغانەوە کارەکەی چییە ئەگەر بە کوردی بەسپاس دەکەن بە کورتی ئەمە یعنی
مێژوویە ئەم پاتەرنەم لە تورکیا ئەمە دەنگەکانی کورد جاران یان پارتی گەلی کۆماری بوو کە هیچ ئیمانی بە پرسی کورد نەبوو یان پارتێکی نەتەوەپەرستی ڕەگەزپەرستی فاشی تورکی بوو و یانش حزبێکی ئیسلامیە بوو ئەوش ڕەفاه بوو کورد دەنگێدا بە ڕەفاه دوای ئەوە محافزکارانی هەرێمی کورد یان کورد بە شێوەیەکی تر بەگشتی دەنگە دەنە پارتی داد و گەشە پێدان و ئەم نەرێتە بەردەوامە لە هەموو هەڵبژاردنەکانی ئێستا اینجا ئێمە ئەبێ ئەوەش لەو ڕژەیە کە لە 1970 بۆ 21دا بنیت چونکە ئەوانش دەنگە دەن بە چەند ئەندامێک کە کوردن لە هەرێمە لە شارە کوردەکان یان لە ئەستەمبول لەبەرەوە یعنی ئاوا بووە و ئەوە ئەو پاتەرنە نەگۆڕاوە سیاسەتی تورکیا بەرامبەر کورد لە باکوور اینجا لە باشوور بەڵێ تەسیریە بێ و حتا کشانەوە لە پرۆسەی ئاشتیش تەسیرێ بێ تەسیرێکە سلبیە بێ بەڵام شتێکی وا گرنگ نییە کە بڵێ پاتەرنەکە لە 1970 بگۆڕێ. بەڵێ کاکتۆر بە کورتی سەبارەت بە کاندیدەکانی سەرۆکایەتی تورکیا کە ڕەجەب تەیب ئەردۆغان و باز دەکرێت کە کاندیدی دیارن و محەڕەم اینجا لە پارتی گەلی کۆماری و سەلاحەدین دەمیرتاژ لە بڵێن لە پارتی هەدەپا بۆچی زۆرێک لە ڕاپرسیەکان پێیان وایە ئەردۆغان لە قۆناغی یەکەمدا ناتوانێت سەرکەوتن بەرز بێنێت پەیوەندی بە چیەوە پەیوەندی بە باز لەوە دەکرێت کە ئەمە وایە کە گەشەی ئابووری تورکیا پاشەکشەی کردبێ مەسەلە پەیوەندی بە ئازادی ڕادەربڕینەوە بێت پەیوەندی بە سیاسەتی تورکیا بەرامبەر بە سووریا و وڵاتانی ڕۆژاواشەوە بێت؟ طبعا چەند هۆکارێک هەیە بە جووری زۆربەی ڕاپرسیەکان ئێستا پارتی داد و گەشە پێدان پێی وەکو دیارە لە 150 بۆ ئەوە بێت لە 150 بۆ پارتەکانی ئۆپۆزیشنە بێ اینجا ئەگەر قیاس لەسەر ئەوە بکرێ لە بۆ با بڵێن بۆ هەڵبژاردننی سەر کۆمارش لە 160 بۆ 65 بۆ ئۆردۆغانە بەڵام لەبەرەوەی دەنگەکانی دابەشەکرێن لە جەولەی یەکەم لە جەولەی دووەم بەڵێ زۆر زەحمەتە و لەبەر ئەو هۆکارانەی وتت پێش هەموو شتێک تورکیا لە قەیرانی ئابووری نییە تورکیا لە ئەمڕۆ زیادەی بەرهەمی ئەم ساڵ لە 170 دووەمە لین بەڵام تەلاعوبێکی دەولی هەیە بە سعری لیرەی تورکی بۆ وەکو بڵێ زۆربەلێدان لە ئۆردۆغان و پارتی داد و گەشە پێدان ئەمما شعبی تورکی بە شێوەیەکی گشتی ئەو ڕەفاهیەتەی کە ئێستا هەیەتی بە هیچ کاتێک و لەژێر هیچ حزبێکە نەیبووە کە ئێستا هەیەتی لەبەرەوە ئەوە بەڵێت ئەمریکا وڵاتانی ئەوروپا زۆر ناڕەحەتن لەو سیاسەتەی توندوتیژەی ئۆردۆغان ئەیکا لەگەڵ یەکێتی ئەوروپا و لەگەڵ ئەمریکا بە ئەمریکا ئەڵێنا لە زۆر لە ئەجندەکانیان لە سووریا لەگەڵ ئەمریکانیە و شعبی تورکی بە تایبەتی بەشە ئەلمانیەکەی حەز ناکە لەو توندوتیژیە لە مجابەهە لەگەڵ غەربە شعبی تورکی خۆی بەشێک دانێ لە توراتی دیموکراتی غەربی لەبەرەوە ئۆردۆغان پێی ناچێت ئیلاگە مفاجەیە بێ کە ئێمە ئاگادار نین لە جەولەی یەکەم دەربچێ بەڵام بالمناسبە حتا ئێستا لە 110 بۆ 12 قەراریان نەداوە بۆ کێ دەنگەدا ئەوە مفاجەیەکە بەڵێ زۆر بە کورتی کاتمان نەماوە سەبارەت بە کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان ئەم هەڵبژاردننی سەرۆکاتی دەرچوونی ڕەجەب تەیب ئەردۆغان و دەرنەچوونی زۆر بە کورتی بێسپاس دەکەم کاتمان نەماوە یا من ئەڵێم سێری ڕابردووی پارتی داد و گەشە پێدان و خودی ئۆردۆغان بدەکەین ئەو مادە لە پرۆسەی ڕەفەراندەم ناڕەحەتیەکە بوو ئەو ناڕەحەتیش لە دوای هەڵبژاردنە ئۆردۆغان و ئەو
مستشارانی لە دەوروپشتی بەڕای من دەست پێشخەریانە بێت بەرامبەر هەرێم و بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان حریفێکی و ئیستەش لە ژێرەوە تەحالوفاتی ئەمنیان هەیە و بەڵام سێرەکە چی ڕوو ئەدا لە بەغدا بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو ململانیە ئەو ڕێکابەریەی ئێران و تورکیا هەیە واکا لە تورکیا سەر لە نوێ لەگەڵ هەرێمە پەیوەندەکانی خۆی باشکاتەوە بەڵام وەکو جاران نابێت. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عوسمانی بەڕێوەبەری سنتەری تاسک بۆ لێکۆڵینەوەی ستراتیژی کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بینێرانی بەڕێز، سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.